سڵاتان لەبێ ئەم کاتتان باش دیلمان خەسرەوم لە بەرنمەیەکی دیکەی باسنەی هەڵبژاردنەوە هاتمە وڵاتان. بربژێرێک 35 ساڵ خزمەت و دڵسۆزی و کارامەیی لە نێو حەزب و خزمەتکردن بە نەتەوە و نیشتیمانەکەی کە گەلی کوردستانە هەمیشە هەڵیاوە بە دەستێکی پاک و ئەمینانە خزمەت کات و هەوڵ و نیەتی خۆی لە سەرکەوتنی کوردستاندا وەگەڕخات و قاڵ کاتەوە. باس لە فەریدون عەباس وەکو بربژێری ژمارە 28 لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان دەکەم. ئەو لە 16 ساڵیەوە هەوڵیا لە ڕێی چەک و خزمەتکردن بە کوردستانەوە ئەم خزمەتە تا ئەمڕۆ بەردەوامی پێبدات. بەڕێز فەریدون بەخێر بیت. زۆر سپاس بۆ بەڕێستان. من پێم باشە دەستوری بەرنامەکە بگۆڕم. بەڕێستان نەخەمە کۆتایی بەرنامەکەەوە بۆ ئەوەی کە داوا لە دەنگدەرانی خۆتان بکەن دەنگ و متمانە بە بەڕێستان بدەن. لە ئێستەوە پێم باشە داوا لە دەنگدەرانی خۆتان بکەن لە کامێرەی جەنابتانەوە کە دەنگ بە بەڕێستان بدەن. فەرمون. زۆر سپاس بۆ بەڕێستان. ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ بینەرانی کەناڵە جوانەکەتان. ڕێزدایت. من فەریدون عەباس کاندیدی ژمارە 28 لەسەر لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان. من بەکارێرەسم هەیە لە قانون سیاسە واتە هەم ڕاوێژکاری سیاسی و هەموو شارەزا لە قەواعیدی قانون و مادە دەستوریەکان. بە شانازیەوە من سەرەتایی یەکەم وێزگەی کارم پێشمەرگایەتی بووە، لە پێشمەرگایەتی دەستم پێ کردووە. لەو ڕێگەیشەوە تا هەواڵگری هێز هەنگاوم ناوە توانیمە لەو بارەدا خزمەتی زۆر بکەین بۆ بەرگریکردن لەو قەوارە و ئەزمموی هەرێمی کوردستان کە هەیە و بە خوێنی هەزاران شەهید وەدی هاتووە. لە وێزگەکانی کاری ڕێکخراوەی لە بەرپرسی ڕێکخراوی قوتابیان و لاوانەوە دەستم پێ کردووە. دواتر بە پرسیاتی لیژنەی ناوچەی قوتابیان لە ساڵی 1993 تا ئاستی کارژێڕی لقی ڕاپەڕینی یەکێتی قوتابیانی کوردستان ڕۆشتین لەو بارەش خزمەتی زۆرمان بۆ چینی توێژە کردووە. متوانیمانە خەڵکێکی زۆر پێ بگەین و پەروەردە بکەین بۆ حکومەش کە ڕێکخراوە جەمەوەرەکان بەوە ناسراون کە پردی پەڕینەوەن بۆ ناو حیزب. ئێستاش کۆمەڵێک کادری زۆر کە هاوشان لەگەڵ ئێمە ئیشیان کردووە لە پێگەیان هەیە هەم لە ئۆرگانە حیزبیەکان هەم لە دازگا فەرمیەکانی حکوومەت. لە وێزگەکانی کاری حیزبی لە ئەندامی شانەوە دەستم پێ کردووە بۆ بەرپرسی شانە بۆ کارگێڕی ڕێکخراو بۆ بەرپرسیارەتی چەند ڕێکخراوێک و بەرپرسیارەتی چەندی ژناوچەیەک. لەو کۆنفرانسەی دواییش بە پلەی یەکەم بۆ کارگێڕی لقی 11 پارتی دیموکراتی کوردستان دەرچوو. باشە. بۆیە لەسەر ئەم بنەمایە ئەو ڕابردوم بێگومان دەبێتە پاڵپشت چکە لەو ڕابردووە قاڵ بووینێتەوە. من جیالەوەی کە دوو شەهیدم داوە خۆشم ناومەکو شەهید تۆمار کراوە لە کتێبە مێژوویەکان بە حکومەوەی ئێمە کەوتینە بارودۆخی سەختەوە. ئەمەش بەڵگەی بۆی ئێمە بارودۆخێکی زۆر سەخت و دژوارمان تێپەڕاندووە. هەموو ئەوە وا دەکا کە من سبەی بچم بۆ ئەنجومەی نوێنەران پاڵپشت دەبێت بۆەوەی کە زۆر بە جورئەتەوە ڕوبەڕۆی ئەو عەقڵە شۆڤێنیانە ببمەوە کە تا ئەم ڕۆژ لە کاردان و بەردەوام تیژ دەکرێنەوە. باشە. دەستەکانە خۆش بێ بە هیوان بەڕێستاندا ئەنجومەی نوێنەرانی عێراقدا ببینمەوە و دەست پێکیش بڵێم بربژێربوونتان پیرۆز بێت چونکە هەموو کەس ناتوانێت بێتە نێو بربژێری و ئەو متمانەیەوە کە دەیەوێت بۆ ئایندە بەدەستی بێنێ. بەڕێز کاک فەریدون دەتەوێت بچیت ئەنجومەی نوێنەرانی عێراق کا لەسەر چی بکەیت و چه خاڵێک گرنگە بەلاتانەوە؟ وڵا سەرەتا دەمێ ئیشارە بە یەک نقطەی ئەساسی بدەم. بەڵێ من ئەوەی کە ئەم جارە ئینشاڵڵا بە نیەتی سەرکەوتن هاتوومەتە ناو پرۆسەکە ئینشاڵڵا و بۆ ئەوەش نەهاتوم تەنها نیەتم ئەوە بێ کە ئەم 4 ساڵە بچماوێ. من بە نیەتیەوە هاتووم بەردەوام خزمەت بکەم. ڕابردووم شاهیدە وەک چۆن لە ڕابردا بەردەوام لەناو خەڵکدا بووم لەناو خەڵکی جەماوەری خۆم هەڵقڵاوم لێیاندانە بڕاوم لەناو مەتەقەکەش یاوم بارودۆخی سەختم لەگەڵ ئەوان تێپەڕاندووە. من تەنها بۆ ئەو 4 ساڵە ناچم. ئینشاڵڵا هەوڵدەم ئەو 4 ساڵە ئەزمون بکەین بۆی لە داهاتوودا بتوانین باشتری خزمەت بکەین لە هەردوو حاڵەتدا. لە حاڵەتێکدا ئەگەر دەریش نەچم دیسانەوە من ئەم پرۆسەیە کۆمەڵێک تێبینی و کۆمەڵێک بلاحەزە و کۆمەڵێک هینی باشی داینێکە بۆی سەرنج بدەین لەسەر معاناتی خەڵک و جەماوەری ئەم سنوورە و دیسان ناچار ببینەوە زیاتر خزمەت بە خەڵکەکە بکەین. بەرپرسیارەتیشتان قورستر دەکات بێگومان. بێگومان من بەڕاستی بە نیەتی ئەوە دەچم بۆ ئەنجومەی نوێنەرانی عێراق کە کورسی ئەنجومەی نوێنەران کرد بە سەنگەری بەرگری لە مافەکان و دەستەبەری ژیانێکی شکۆمەندانە و قەرەبووکردنەوەی شایستی قوربانیان. کە دەڵین قەرەبووکردنەوەی شایستی قوربانیان ئێمە هەمومان دەزانین دەڤەری ڕاپەڕین و سلێمانی و هەڵەبجە و گەرمیان دەڤەری هەڵمەت و قوربانین.
هەمووشمان ئەوە دەزانین کە ئەو خزمەتێک کە تا ئێستا بۆ دەڤەرەکراوە لە ئاستی شایستەی خوێن و خەبات و قوربانیدانی ئەو خەڵکە نەبووە. من ئەوەی کە لەسەر ئاستی باڵا باسی دەکەین لە ناو ئەنجومەنی نێران ئەوەیە کە ئێمە داکۆچی دەکەین لە بافە دەستوری یاسایەکانی کە پەیوەستن بە هەرێمی کوردستان باشە و داکۆچی دەکەین کە نقطە بە نقطەی کە ئەوەی پەیوەستە بە مادە دەستوریەکان و ئەوانەی کە تا ئێستا یاسا بۆ نووسراوەتەوە یاخود ئەوانەی ماون یاسا بۆ نووسرێتەوە بخرێنەوە لە جێبەجێکردنەوە ئەوەی جنابی سەرۆک دەڵێ نقطەیەک زیاتر لە دەستورمان ناوێت نقطەیەشی لە دەستور کەمتر لە دەستور قوبڵ ناکەین ئێمە بەو نیەتە دەچین و دەنگێکی دلێر دەبین لەوێ بۆ داکۆچیکردن لە مافەکانی گەری کوردستان و دابیکردنی شایستە داراییەکان و هەموو ئیمتیازاتانەی کە پەیوەستە بە ئیستحقاقی هەرێمی کوردستان کەواتە عەفوم دەکەی بە تەواوی پاشان لەسەر ئاستی بازنەکەش کە ئێمە کاندیدین لە بازنەی سلێمانی وەک باسم کرد ئەو خزمەتی پێشکەش بۆ دەبەرەکراوە لە ئاست شایستەی قوربانیدان و خوێن و خەباتی ئەو خەڵکەنیە بۆیە من بەش بە حاڵی خۆم کردێمە ناو هەر پرۆسەیەک پێشتریش خۆم ئەوەی کە منی ناسی بێ لە هەموو ئۆرگانانەی کە تا ئێستا مارەسەم کردو هێناومە و تەجربەم هەیە هیچ ئیشێک من بەبێ پلان و بەرنامە نەچوومەتە ناو بابەتەکە دائیم خاوەنی پرۆژە بوو ئێستاش من بە پرۆژەوە دەچمە ناو ئەنجومەنی نێران پرۆژەم پێ من چاوەڕێ ئەوی ناکەم پرۆژە بێتە ناو ئەنجومەنی دەست بەرزکەمەوە بۆیە عەفوم دەکەی ئەمە کۆتایی دەبێنم بۆیە لەسەر ئاستی منطقەش و بازنەکە بە شێوەیەشی گشتی ئێمە دەزانین و لە منطقی ئێمە وەکو دەبەری ڕاپەڕین سەری هەڵدا لەن ئەنجامی ئەوە هەموو کوردستان ئازاد بوو لە ئەنجامی ئەوش ئێستا خاوەنی ئەو پەرچەم ئەو ئەزمون و پەرچەم و قەوارەیەن کە هەیە بە خوێنی هەزاران شەهید دەداتەوە بۆیە من دەتوانم بڵێم کە بیرم لەوە کردەوە خۆم کاندیدکەم هەستاوم تقریبا بە نیمچە توێژینەوەیەک لەسەر تەواوی معانات و کەم و کوڕەکانی ئەمە بازنەیەکایە بۆی ئێمە وەکو پاکێت بیبینە ناو ئەنجومەی نوێنەرانی عێراق و لەوێ وەکو کەیس بیجوڵێنین و زەخت بکەین کە بۆی خزمەتێکی زیاتر بەو بازنەیەش بکرێەوە کە لە ئاست شایستە و قوربانیدانی ئەم خەڵکە بێ بێگومان ئەمەی کە ئێستا بووە چ لەسەر ئاستی پرۆژەی سیادی چ هەموو پرۆژەکانی تر ئەرچی حکوومەتی عراقی بۆ کەبیکە ئەرچی حکوومەتی عراقی بۆ کە خزمەت بۆ دەڤەرانەش باشە نەخێریشمان پێ دەکات نەچاکەش باشە دەبێت ناچاری بکەین ئاوڕێک لەم بەڕێز کاک فەریدون پرسیارگەلێکم هەیە لەسەرەوە بەڵام هەروەکو جەنابتان باستان کرد ئێوە ڕاپەڕینتان کرد و بەشێکی ئەو سەرکەوتن و دەستکەوتانەی کە لە ئەمڕۆ هەرێمی کوردستاندا هەیە لە ڕانی و پشدەر و قەڵات زێوە سەری هەڵداوە هەرچۆن هەیە هێز و بازووی هاوڵاتیان و چین و توێژەکانی ئەو ناوچەیە دەزانین چۆنە کە کوردستان لە ئێمە هیچ جیاوازی نییە وەکو هاوڵاتی وەکو تاک بەڵام قسەکە لەسەر پراوێز خستنی ئەو ناوچانەیە لە ئێستادا پێتانوانی ئەو ناوچانە پێویستی بە دەستێکی ئەمین و خزمەت گوزاری وەکو پارتی دیموکراتی کوردستانە بێگومان ئێمە چەند پرۆسی هەڵبژارنمان تێپەڕاندووە من و خۆم لە پرۆسی پێشوش و لە برپرسیارەتیشم و لە برپرسیارەتی ناوچەکان ئەزمموی چەندین هەڵبژارنم کرد و دەتوانم بڵێم شتێک هەیە لە سیاسەتدا پێی دڵین هینی میتۆدی بەراورد ئێمە بەپێی ئەم بنەمایە ئەگەر بەراوردگاری بکەین لە بەنی هەر هەڵبژارنی گۆڕانکاریی زۆر دروست بۆیە ئێستا ئێمە قسە ناکەین خەڵک دەجاتی گۆڕانکارەکان بە بەرژەوەندی پارتی شکاونەتەوە یاخو بە زیان بێگومان کە باز دەکەم ئێستا ئێمە قسە ناکەین جەماوەر لە باتی ئێمە قسە دەکات باشە جەماوەر حکم دەدا کە ئێمە توانیمانە چ پرۆژەیە لە سنووری دەسەڵاتی خۆمان بکەین بۆیە لێرەوە جەماوەر هۆشیار دەکەین بەڵام دەگوتێتەوە پرۆژەتان کردووە بەڵام ئەمن و ئەمان نییە وەڵا ئەوانەی وا دەڵێن جنابی کاک مەسعود جوان جوابیدان بەڵێ ئێمە نەچووین هێرش بکەینە سەر معارەزە هێرش بکەینە سەر لایانی ئۆپۆزیسیۆن بە چەکی قورس و بەکارهێنانی کۆمەڵێک مەساریف کە دەکرات لە خزمەت گوزاری سەرفی بکەن هێرش بکەینە سەر ئەوان و هەوڵی لە بین بردنیان بدەین ئەمەش ڕاستی ئەم ڕووداوای ئەوان کردیان ڕووداوی لالەزارە دوای ڕووداوەکە گۆڕانکاریی زۆر دروست بووە خەڵک ئێستا بە دەنگ ئێمەوە دێ خۆیان تەلەفۆن بۆ ئێمە دەکەن کە کاندیدین خۆیان داوا دەکەن بڵیان لەگەڵیان دانیشین قسەیان بۆ بکەین باز لەو خزمەت گوزارانە دەکەن کە لە دەستوری ئێمە بەدی هاتووە ئەوە بڵێم خەڵک هۆشیار دەکەینەوەی ئەو سنوورە ئەوەی کە سەردانی ناوچەکانی ژێر دەسەڵاتی پارتی کردووە زۆر باشە و دیوێتی و خۆشی ئێستا حکم دەدا کە چی کراوە ئەوەی سەردانی نەکردووە بچێ سەردام کە بێتەوە دووبارە لەگەڵ ئێمە قسە بکاتەوە بێگومان دەبێتە باش پارێزەری ئێمە و پێمان دەڵێ پارتی چ خزمەتێکی لێوێ کردووە و جەماوەریش ئێستا
بەڕاستی بیر لەوە دەکاتەوە کە ئەم جارە کێوی دەنگەکانی پارتی لەم بازنەیە بەرز بکاتەوە بۆی ئەو دەستی خزمەت گوزاری کە لەوێ هێت دووبارە بێتەوە ئەو دەبێت کەواتە پارتی داوای متمانەی زیاتر دەکات کەواتە ئێمە زۆر زار لێرە و لێ بازدا خزمەت گوزاری و ئاوەدانی و بژانەوە دەکەین لە ڕووی ئەمن و ئامانەوە ئایا پارتی بۆتە و دەستە ئەمینەی کە ئەمن و ئەمان بۆ ناوچەکە و بۆ کوردستان و تایبەتتر بۆ هەولێر و دهۆک و زاخۆ و سلێمانی فراهەم کات بێگومان بەڵێ بێگومان ئێمە دەتوانین ئەو ڕاستیە بڵێن ئێستا بەشێکی زۆری جەماوەری سنووری ژەدەسەڵاتی پارتی جگە لەوەی خزمەت گوزارەکە دەبینێ بەشێکی زۆریش متمانەیەکی زۆری بە پارتی هەیە لەسەر ئەو بنەماک دەگەتە پارتی کە پارتی توانیوێتی ئیستقراری ئەم منتیقەیە پارێزێ ئەمن و ئامانی ئەم هاوڵاتیان پارێزی ئێستا هاوڵاتیان لە ئەمن و ئامانێکی زۆردا دەژین لەسەر ئەم نەمایش بەشێکی زۆری خەڵک ڕوو دەکاتە هەولێر ڕوو دەکاتە ناوچەکانی ژەدەسەڵاتی وەکو ناوچەی ئارام وەکو ناوچەی ئارام هەوڵدا لێ ئەوێ بژی بەڵێ ئەمە بتەنە ئەمە تەنە مەسکەنی دەگواز باشە ئەمە عەرەبەکانیش ئەم نیەتیان هەبوو باشە لەو کاتەدا بەونیەتە دێنەوە لێرە بۆ خۆت زین کۆمەڵێک عەرەب و هین ئاوارەیە ڕووی کردوتە ئەو سنوورە لە پێناو چی باش لە پێناو ئیستقرارە باشەوە داواش دەکەن نەچنەوە شوێنەکانی خۆیان هەر لە کوردستان و لەولێر و ئەو ناوچانەدا بمێنەوە کەواتە ئەمن و ئەمانی کوردستان و تایبەتتر هەولێر و دهۆک و زاخۆ وای کردووە کە متمانە و هێزی کورد لەلای هاوڵاتیان و چین و دوێژەکانی عراق بەغداد زیاتر بێت و متمانی زیاتریشان بە کورد هەبێت ئەوانش لێرە باسی دەکەن کە باز لە ئازیایی دەکەن ئەمە زۆر جار لە هینی سیاسەتدا شتێک هەیە دەڵێت دوو جۆر هین هەیە کە پێی دەڵێن ئازاد نەبوونی ئازادی بەڵێ یەک ئەوەیە کە لەسەردەمی بەعس هەبووە بەڵێ کەس نەی دەوێرا باسی بکە کەس نەی دەوێرا لە ناو مەڵە منداڵی خۆشی باس بکەنەوە قسەکە بگاتەوە و تووشی حکوم بێ بەڵێ یەکێک ئەوەیە کە پێت دەڵێت تۆ جنێو بدا هاوارکە چی دەوێ بیڵێ بەڵام گوێ لێ ناگرم لێرە و ئازادی باشە ئەوەیە بەڵێ باشە لە هەولێر دەکەن باشە پارتی سەرقاڵی چییە لە ئێستادا دەیەوێت بۆ ئایندە بیکات بۆ نمونە لێرە و لێوێ لە بانگەشەکاندا بەدی دەکرێت لەلایەن بەرپرسانی باڵای پارتی دیموکراتی کوردستانەوە قسە لەسەرەوە دەکرێت کە ئێمە دەمانوێت ویستوشمانە و پلانی پێشوەختەشمان داناوە کە کوردستان ئاوەدان و گەشاوەترکەین ئایا حزب و لایەنەکانی دیکە بەم نیەتەوە کار دەکەن یاخود نەخێر کار لەسەر ڕوخاندن و کار لەسەر سڕینەوەی بەرامبەر و کوردستانیش دەکەن زانی ئێمە سەری ئەو تەوەجوهەکەن کە ئێستا بەرامبەر پارتی دروست بووە خەڵکێکی زۆر باسم ڕووی لە پارتی بەڵێ ئەو کارەکە ئەوەیە لە ڕابردووش ئەو سەروەریانی لەسەر دەستی پارتی تۆمارکراوە لەسەر دەستی جەنابی سەرۆک و ڕێبازی پیرۆزی پارتی تۆمارکراوە هیچ کەس و لایەنێک پێی نەکراوە بەڵێ و خەڵکیش لەوە گەیشتووە لە داهاتووشدا بەڵێ ئەگەر بڕیار بێ لایەنێک کورد بگەینێتە کەنارێکی ئارامتر دیسانەوە هەر لەسەر دەستی پارتی و جەنابی سەرۆک باشە ئەم متمان هەر بۆ پارتی دەگەڕێتەوە کاتە دەڵێیت بەهێزبوونی پارتی بەهێزبوونی کوردستانە بێگومان بۆیش ئێستا ئێمە ئیش لەسەر ئەوە دەکەین کە زۆرترین نوێنەری پارتی بچێتە ئەنجومەنی نوێنەران باش تا نوێنەری پارتی لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق زیاتر بێ زمانی ئەمن و ئامان و گەڕانەوەی شایستەدارایەکان و گەیاندنی کورد خەڵکی هەرێمی کوردستان بە ژیانێکی کۆمەندانە زیاتر باشە بەڕێز فەرێدونانی ئێستا قسە لەسەر هەڵبژاردنەکانی هەرێم و بەغدا دەکرێت جیاوازی بەدی دەکەن لە هەڵبژاردنەکاندا و تا چەند هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەڵبژاردنێکی چارەنووسسازە پێویستە تێکڕای هاوڵاتیان و چینی توێژەکان لەم هەڵبژاردنەدا بەشدار بن چکام هەڵبژاردنە دەبێتە دەنگ و ڕنگ و هێزی ئەوان لە بەغدا و لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا بێگومان من هەمیشە لە سەردانەکانیشم و لە دانیشتەکانیشم بەڕاستی ئەرچی لە پێشێنی من محکومیەوەی کە کارگێڕی لەخیشم بەڵێ ئەوە بووە کە جەماوەر و خەڵک هاان بدەم چێتە سەر سندوقەکانی دەگدار و بە تایبەتی جەماوەر و دۆست و هەواڵ و لە هەنگرانی خۆمان بەڵێ ڕاستی ڕووی تەکلیف لەوان بە کە بە هیچ شێوەیەک نابێت هیچ هەواڵێکیمە بە تایبەتی دوا بکەوێت بۆ سەر سندوقەکانیدا لێ بتوانێت بچێت دەنگ بدا کە ئەمە حەقێکی یاسایی خۆیەتی بۆ هەر هاوڵاتێک دیاری کراوە پێویستە ممارەسەیە و حەق بکات ئەگەر کەسێک دوا بکەوێ نابێگلەی بکالەوەی کە هیچ کەسێک ڕێی ناگیرێکە ممارەسە حەق بۆیە ئەم هەڵبژاردن هەڵبژاردنێکی چارەنووسسازە و پێویستە ئێمە هەوڵدەین زۆرترین نوێنەرمان لە
بەغدا بێ. باشە ئەم خاڵانە گرنگن لە لای من کە بەربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستان قسەی لەسەر دەکەن. بام پرسیارەش ئاڕاستەی بەڕێستان کەم بۆ کەمترین جار تەشەنوش دەبینم لە نێو بەربژێرەکانی پارتیدا بە تەشەنوجەوە قسە ناکەن پەیام نادەن. ئێمە پەروەردەی ڕێباز و پارتێکین پەروەردەیەکی تەندروست کراوین. بەڵێ ئەمە بابەتێکە کە لە هیچ هەڵبژارنێکدا بەڵێ هەواڵ و کاندیدانی ئێمە کە بۆ هەر پرۆسەیەک تەشەنووس دەبین مادانە بووە. باشە ئێمە پارتی و جەنابی سەرۆک کاندیدی کردوین و پێشمان گوتراوە ئێمە چۆن و بە چه ئاراستەیەک و ڕێچکەیەک کار دەکەین. باشە ئێمە خاوەنی سیستماتیکن و خاوەن نیزام کەواتە گەورەتان هەیە بێگومان. باشە دەتەوێت بڵێ حەزبولایەنەکانی دیکە بێگەورەی ئەوەش پرزەک بوون و بێگومان ئەو فرەسەکۆیی کە پێشتری فرەسەکۆیی کەواتە فرەسەکۆیی کارێکی خراپە هەبێ لە نێو حەزبدا و بە بنەما و بەکار و پرۆژە کارێکی باشە هەمووان لەژێر یەک سایەدا کە ئێستا جەنابتان دەڵێن پارتیەکان لە هۆکارە ئەساسیەکانی مانەوەی پارتی بەو بەهێزیە بوونی ئەو ناوەندێتەیە کە تا ئێستا لەسەری بەردەوام. باشە پارتی تا چەند هەوڵیاوە لەگەڵ دۆخەکان و پێشکەوتنەکاندا خۆی بگونجێنێت یا ئێستا پارتێکی لە مێژینەیە وگە بڵین مبالغەیتیانە بێت دروستبوونی ئەم هەرێمەی کە ئێستا هەیە لە چوار پارتی کوردستاندا لە سایە و سێبەر و سیاسەتی پارتی دیموکراتی کوردستانەوە تا ئێرە گەشتون. قسەکە لەسەر ئێستەیە لەگەڵ ئەمڕۆی پێشکەوتنەکاندا لەگەڵ ئەمڕۆی دۆخی هاوڵاتیاندا پارتی هەوڵیاوە خۆی بگونجێنێت خۆی بسازێنێت. بێگومان تۆ سیر بکە ئەم تەنزیمەی لە ناو پارتیدا هەیە ئەوەی کە پارتی دەیەوێت بۆ لایانی پەروەردە بۆ ڕێخستن و هەواڵ و کادرانی خۆی بیکە لە ناو هیچ دانیشتنەوە. باشە ئەخ من مەبەستەکەم کاک فەریدون ئەفۆم کە من مەبەستەکەم لەوەدایە بەڕێستان دەڵێ من لە 16 ساڵی و هاتمە نێو حەزبەوە چەکم کردە شانم. 16 ساڵی و چەکگرتنەکە ئێستا بۆ بە جافەکەی دەست و چاکەت و ڕیباتەکە و ئەو مڕەتەبیەی کە دەچیتە ئەنجومەی نوێنەرانی عێراقەوە وایە ئێستا قسەکە لەسەر ئەوەیە ئێمە پێویستمان بەم چەکەیە لە ڕێم چەکەوە کە قەڵەمەکەمانە مافە دەستوری و یاسایەکانی کورد و کوردستان بەدی دەهێنین کەواتە پارتی دەیەوێت لەگەڵ تەواوی قۆناغەکاندا خۆی بگونجێنێت بۆ بەرەو پێشچوون و بەهێزبوونی کوردستان. بێگومان من ویستم ئەوە بڵێ بڵێ من خۆم پەروەردەی دەستی ئەو حیزبە. بڵێ من ئەوم لە یاچ کە بیڵە من دەرچووی پەیمانگای کاندیدان. بڵێ ویستم ئەوە بڵێم لە ناو حیزبێکدا هیچ حیزبولایەنێکدا تا ئێستا ئەوەندە خولێکە پەیمانگای کاندیدان لە ناو پارتی کراوەتەوە هیچ حیزبێک نەیتوانی ئەوە بکە. بڵێ ئەمەش نیەتی پارتیە بۆەوەی کە لەگەڵ هەموو قۆناغەکاندا خۆی بگونجێنێت. بڵێ جالەوە مەسەرەن چەندین خولی ڕۆشنبیری لە ئۆرگانە حیزبیەکان لە بازنەی بچووک هەتا بازنەی گەورە دەکرێتەوە ئەمەش بەنێتی ئەوەی کە ئێمە بتوانین لەگەڵ قۆناغ بڕۆین و هەمیشەش ئێمە باوەڕمان وا بووە کە زروف نابێت زروف لەگەڵ ئێمە خۆی بگونجێنێت ئێمە دەبێت لەگە زروف. باشە پارتی بەم تێڕوانی نەبیر دەکاتەوە. باشە لە ئێستادا دروشمی پارتی دیموکراتی کوردستان قسە لەسەر یاخود دروژمەکەی هاوبەشی و هاوسەنگی و سازانە بۆچی پارتی دەستی بۆ ئەم دروشمە پرت؟ بێگومان ئەمە بۆ ئەوەی دەوێت پێداگیری بکەین لەسەر ئەوەی کە ئەمە پرینسیبێکی نوێ بەوەی کە ئێمە لە داهاتوودا لەسەر ئەم پرینسیپانە کار بکەین. دووش دەلالەتە بەوەی کە پارتی هەتا ئێستا لە هەڵبژارنەکانی پێش دروشمێکی هەڵ نەگرتە پێی جێبەجێ ناکرێت پێی جێبەجێ نەکرابێت بۆ ئەمەش ئێمە ئەو دروشمە هەڵگرتەوە بەڵێنیش دەدەین بە هاوڵاتیان کە بە تەواوی هەرسێک دروشم هاوسەنگی هاوبەشی سازان وە خۆی جێبەجێ. باشە بۆ ناوچانەی کە لە ئێستادا کێشیان لەسرە یاخود هەوڵی بە عەرەبکردنیان دەدرێت پارتی دەیەوێت لە ئایندەدا چی بکات چونکە ئێوە ئەرکی سەرەکی تا لە ئەنجومەی نوێنەرانی عێراقدا یەکێک لە ئەرکەکان وەکو گوتم پێداگیریکردن لە مافەکانی گەلی کووردا هەر تاکێک لە ناوچەی با بڵێن داگیرکراودا بێت ناکۆکی من ینی بەڕاستی ئەوە ناوی لە خۆی هەڵگرتە زۆر جاگرفتمان بۆ دروست دەوێت باشە ینی ئەوانیش بەشێکن لە ئێمە بۆچی هەندێک لە حەزبولایەنەکان پراوێزیان دەخەن لەگەڵ پراوێز خستنەکەشدا دەڵێن ئێمە فریادڕەسی ئێوەین گرفتیان بۆ دروست دەکەن دەڵێن ئێمە فریادڕەسی ئێوەین بەڵام پارتی لێرە و لەوێ هەرچۆن هەبێت پێداگیری لە هاوڵاتیان چینی توێژەکان کردووە پێویست ناکات زیاتر کار لەسەر ئەو ناوچانە بکرێت بۆ ئەوی عەرەبی هاوردە نهێنرێنە ئەو شوێنانە و جێگرەوە بن لە جێی هاوڵاتیانی کوردستاندا. بێگومان ئەوەی کە جەنابەت باسی دەکەی بابەتی دروشمی حەقیقی و ناحەقیقیە دقیق وایە. بەڵێ ئێمە دروشمی حەقیقیمان هەڵگرتەوە خەڵکیش تێدەکات
ئێمە بەکردار سەرماندومانە ئەم دروشمانێک کە لە ڕابردووش بەڵێ بۆ بەرگریکردن لە ناوچە توی ناوچە کێشە لە سەرەکان لە دەستوریشدا ئێمە کاتی خۆی لەسەر دەرەوەی هەرێم باشە دەرەوەی هەرێم مادەی 140 طبعاً یەکێک لەو خاڵانێکی ئێمە بەڕاستی زۆر جەختی لەسەر دەکەینەوە کە بچینە ئەوێ ئەو جارە دەبێت بەڕاستی دیفاع بکرێت لەسەر ئەوەی زەخت بکرێت لەسەر ئەوەی دەبێت بە هەموو شێوەیەک مادەی 140 وەک ئەوەی نووسراوەتەوە جێبەجێ بکرێت کەواتە دەتەوێت بڵیت لەلایەن عێراق و سیاسەکانی عێراقەوە مادەی 140 پابندی نییە و ئەوەندە پابندە بن کە بەرژەوەندی خۆیان هەبێت بێگومان بەڵێت ئەو هینی جەنابی سەرۆشە ئێمە وەک باسمان کرد زیاتر لە دەستورمان ناوێت کەمتریش قبول ناکەین بۆ مادەی 140 بە هەمان شێوەیە مادەی 140 لە ناو دەستور ناوەڕۆشی چۆن نووسراوەتەوە ئێمە دەبێت بەم شێوەیە جێبەجێ ئەگەنا بە هیچ شێوەیەشتر بۆڵی ناکەن کە مادەی باشە ئەو گرفتانەی کە هاتوونەتە پێش لە ڕابردوودا بۆ با بڵێن سەبارەت بە موچە و موچە خۆرانی هەرێمی کوردستان هۆکارەکەی چی بووە ینی ئێمە دەبینین لە سەرەتای کە با بڵێن حکوومەت پێک دێت کێشە نییە بەڵام لەو کاتانەدا کە ئێمە تەوقیتەکەمان نزیک دەبێتەوە لە هەڵبژاردن و بانگەشە بەغدا گرفت بۆ هەرێمی کوردستان دروست دەکات بۆ موچە خۆرانی دروست دەکات ململانێ دروست دەکات پێتان وانێ لە پێناو دەنگە ئەمە دەکەن یاخود نەخێر هەر کوردیان قبول نییە واللهی بێگومان ئەمە ڕاستی ئەم جارە زۆری خایان زۆری خایان بێگومان ئەم جارە ئەم گرفتەی بۆ هەرێمی کوردستان لە بابەتی موچە و چڕکردنەوەی هەموو بابەتەکان لە چوارچێوی موچە زۆری خایان بەڵێ بەڵام وەگەوەی جنابەت باست کرد کە نزیک دەبینەوە لە هەڵبژاردن زیاتر توندی دەکەنەوە بەڵێ زیاتر دێر بۆ ئاقارەی بنەوە کە کاریگەری بخاتە بە تایبەتی سەر پارتی باشە و دەیانێت ئاوا دەنگیش بەدەست بێت بەڵێ چکە ڕاستی ئەوان هیچیان پێ نییە بیکەن ئەوان تەنها کار لەسەر ئەوە دەکەن کە بێن قسە لەسەر پارتی بکەن هەوڵ بدەن پارتی لەکەدار بکەن بەم شێوەیە چکە ئەوان خاوەنی هیچ نین بەڵام ئێمە خاوەنی هەموو باشە کەواتە بپرسم ئەوان دەیانەوێت هەرێمی کوردستان چاو لەوان کا یاخود ئەوان چاو لە هەرێمی کوردستان بکەن وڵات چاویان بەو پێشکەوتان نایەکە لە هەرێمی کوردستان چاویان پێڵ نایە چاویان پێڵ بابەتەکە ئەو نێ ئەوان حەزیان لێ چاومان لێ بکەن بەڵام پێیان ناکرێت بۆ نایکەن خۆ موچە و بودجەی باشیان لە بەردەستدایە بەڵام هەرێمی کوردستان ئیمکانێتێکی وای نییە لەبەرەوەی خاوەن حکومڕانێکی فەشەرن وەگوی جنابی سرۆک ئەو جنابی کاک مەسعود ئەو ئیشارەی پێدا کە حکومڕانی بە پارتی دەکرێت بە خەڵکیتر ناکرێت باشە پێتان وانە ئەوەی کە پێی دەڵێن حکومڕانێکی باشە پێتان وانە با بڵێن لایەنە سیاسەکانی عێراق تەواو خۆیان قاڵ کردوێتەوە لە گەندەڵیدا نەک لە خزمەتکردنی هاوڵاتیاندا ئەمە خاڵێکە کە دەکرێت ئەمە بڵین نابێتە شانازی سیاسەکان و ئەوەی دەبێتە شانازی بەرپرس و سەرکردەکانی هەرێمی کوردستان ئەو ئاوەدانی خۆشگوزەرانەیە من هەمیشە لە بەرنامەکاندا دەڵێم ئەگەر هاوڵاتیەکی عەرب گفتوگۆی لەگەڵا بکەیت یەکسەر ڕاستە و ڕاست دێت بە عەرەبەکان دەڵێ بە حەزب و لایەنەکان دەڵێ ئەڵێ ئەو ئاوەدانی و خۆشگوزەرانەی لە هەرێمی کوردستانە هەیە بۆ ئێمەتان فراهەم نەکردووە کەواتە هاوڵاتیانی عەرب دەیانەوێت ناوچەکانی ئەوانی شۆ هەرێمی کوردستان گەشاوە بێت ئێمە ئێمە بەڕاستی لە کارنامەی خۆشماندا هەیە ئێمە لە هەر شوێنێک غەدر لێکراوێکە بێ دیفاعی لێ دەکەین وەکو پارتی لە هەموو عێراق باشە ئەمە استراتیژێتی پارتیە باش و لە کارنامەی ئێمەشدا جێگیر کراوە ئەو جارە بەڕاستی ئیش لەسەر بنبڕکردنی گەندەڵی بکرێت لەسەر ئاستی ئەوە واتە ئێمە ئەو جارە فریای ئەوانیش دەکەوین فریای ئەوانیش دەکەوین باشە فریای خۆمان کەوتوین فریای ئەوانیش دەکەین باشە کەواتە چۆن هەرێمی کوردستان لە هەندێک گەندەڵکاران پاکرایەوە لە ئێستادا حکومڕانێک و دەستپاکێکی وەکو بەڕێز ئێمە لێرە کردومانە باشە دەیگوازینەوە باشە ئێوە نوێنەرایەتی ئەوە دەکەن کە لە ئەنجومەی نوێنەرانی عێراقدا کار لەسەر ئەمە بکەن باشە بەڕێز فەرێدون یعنی من کاتی بەرنامەکەم بەرە کۆتا گەشت هیوام دەخواست زیاتر لەگەڵ بەڕێستانە گفتوگۆ بکەم دەزانم بەربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستان بەربژێری با بڵێن لێهاتوون بەربژێری دڵسۆزن و لە متمانە و پێگەی جەنابی سەرۆک کەم ناکەنەوە لەو متمانەیەدا دەمێننەوە خزمەت بە کورد و کوردستان دەکەن و هەمیشەش بە ئەم لێراش بیڵێمەوە لای جەنابیشتان ئەم خاڵە هەر گرنگە کە پارتی وەسیلەی و کوردستان کاری گرنگتانە ئەوە گرنگە بە لای جەنابتانەوە بێگومان لای تا پرسیاریش بێگومان ڕاستی لای ئێمە حیزب وەسیلەیە باشە بۆ گەشتن بە ئامانج حیزب ئامانج نییە باشە لای خەڵک ئەگە حیزب ئامانج بێ لای ئێمە ئامانج نییە و لە ڕابردوش سەلماندوومانە
ئەوەی کە تۆمارمان کردو لە ڕووی سەروەری ئەوەی پێشکەشمان کردو لە ڕوو خزمەتگوزاری و دوهاتوش خەڵک گەشتبینە بە ئێمە و دەشزانستمان پێ بەڕێز فەریدون عەباس وەکو بەربژێری ژمارە 28 لیستی 275 سپاسی جەنابتانەکەم کە لەگەڵ سپاس بۆ بەڕێز مەمنونم دەمەوێت دوا پێیان بڵێم ئەگەر باشە فەرموو من داوا لە هەواڵان و ڕێخستنەکان و جەماوەری بازنەی سلێمانی دەکەم کە دەنگم پێ بدەن متمانە پێ بدەن و دەمەوێت ئەوەش بڵێم کە ئەوانەی کە تا ئێستا نەگەیشتونە ماڵەکانیان داوای لێبوردنیان دەکەین زۆر کەس گلەی لەوە دەکات کە تاخیر گەیشتوویان تا ئێستا نەگەیشتونە ماڵەکانیان بەس بە حقت سنوورەکە فراوانە ڕەنگە بە هەمووی ڕانەکەیش بین بۆیە من داوا لە هەواڵان و ڕێخستنەکان و جەماوەر دەکەم کە تەنها لەسەر ئەو بنەمایە دەنگ نەدەن کە کام کاندید زووتر گەیشتوتە ماڵەکانیان و کام کاندید درەنگتر گەیشتووە من داوایان لێ دەکەم کە پێوەردا بنێن چکە جەنابی سەرۆک زۆر بۆ ئەم جارە زۆر تاکید دەکاتەوە کە ئێمە پێویستە کوتلەیەکی بەهێز بنێرین نردنی کوتلەی بەهێزیش پێویستە لەسەر هێندێک پێوە و بنەماتۆ لەو حەیەک بێنێتە پێشخۆت چەند خاڵێکدا بنەی لە بینی هەموو کاندیدەکان کامیان شیاوترە لیاقەی زیاترە کادری ئەو کارەیە تۆ بینێری بۆ ناو ئەنجومەی نوێنەران عێراق و لەوێ بێتە بەرگری کارێکی سەرسەخت لە مەفەکانتان و گواستنەوەی دەستی خزمەتگوزاری بۆ سنوورەکە بە هیوای سەرکەوتنی جەنابتان سەرکەوتوو بن بێسەر و بینەر سپاس بۆ ئێوەش کە تاو کار لەگەڵماندامانەوە هاوبەشی هاوسەنگی سازان دروشمە مەزنەکەی پارتی دیموکراتی کوردستان 275 بڕۆن و دەنگی پێ بدەن بۆ ئەوەی کوردستان بەهێزتر بێت خواتان لەگەڵ بێت.